ڕێز و سڵاو بۆی وا بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، چەند بابەتێکمان هەیە دەربارەی وەزع و بارودۆخی کۆمەڵگای ئێران، چەند بابەتێک گەێنینە بەرباز. یەکەمیان باسێک لەواکەین کە بۆچی تونند و تیژی نواندنی کۆماری ئیسلامی ئەمڕۆکە ناتوانێت کۆمەڵگا چاوترسێن بکات. سەرکەوت و تونند و تیژی نواندنی دەوڵەتی لە سەردەمی جۆراوجۆردا کاریگەری جیاوازی هەیە. لە دەوری هەڵکشانی حرەکەتی شۆڕژگێڕانە بەرەو ڕاپەڕێنی گشتیدا سەرکوتکردن و تونند و تیژی نواندنی دەوڵەتی کاریگەری ئەوتۆی نییە و تەنانەت ڕێزەکانی جەماوەر پتەوتر و هاوپشتیەکەیان بەهێزتر دەکات. بەڵام لە سەردەمی دامرکانەوەی هەلومەرجی شۆڕژگێڕانەدا سەرکوتکردن جەماوەری خەڵک چاوترسێن و بێدەنگ دەکات. بۆ نمونە شۆڕشی ساڵی 1357 هەتاوی تاو کاتێکە لە ڕۆژی 22 ڕێبەنداندا ڕاپەڕینی جەماوەری ڕژیمی شای تێکشکاند خەباتی جەماوەری بەردەوام لە هەڵکشان و بەرزبوونەوەدا بوو. لەم دەورەیەدا کردەوەی سەرکوتگەرانەی ڕژیمی شا خەڵکی تووڕەتر و بێپەرواتر و هاوپشتی ئەوانی پتەوتر دەکرد. ئەم شۆڕشەکە لە ڕۆژی 22 ڕێبەنداندا بەلووتکەی خۆی گەیشت بوو، دوایەوە وردە ڕەوتی داکشان و دامرکانەوەی خۆی دەپێوە. کاتێک ڕەوتی ئیسلامی کە بەدەسەڵات گەیشت بوو دەستی کرد بە تەواوکردنی کاری ڕژیمی شا، دەستی دایە سەرکوتی شۆڕش. کاریگەری ئەم سەرکوتە لە چاو دەوری پێش و جیاواز بوو. سەرکوت لە دەورەی تازەدا دوو تایبەتمەندی سەرەکی هەبوو. یەکەمیان ئەوەی کە لە چاو سەرکوتگەری ڕژیمی شا گەلێک تونند و تیژتر و دڕندانەتر بوو و دووهەمیشیان پێگەیەکی کۆمەڵایەتی تا ڕادەیەک بەهێزی هەبوو. زۆری پێنەچوو کە شەڕی ئێران و عێراقیش وەکو بەرەکەتێک هاتە یارمەتی سیاسەتی سەرکوتگەرانەی ڕژیمی تازە. جەماوەری خەڵک ماندوو بێ هیوا بوون، بڵێسەکانی شۆڕش وردە وردە خامۆش بوون. ئەوە ڕێک هەر ئەو چارە نووسە بوو کە نزیکەی 100 ساڵ لەوە پێش سەرنجام بەسەر شۆڕشی مەشروتیەتی ئێراندا هات. بەڵام ئێستا لە ئێران ئەو سەردەمە تێپەڕ بۆ کۆمەلگای ئێران لە شۆڕشی 57 دوورکەوتوێتەوە. نەوەیەکی نوێ هاتوۆتە مەیدان کە ساڵەکانی تێرۆر و وەحشەتی دەی شەستی تەنیا لە نێو کتێبدا خوێندێتەوە و وەیان وەکو بیرەوەری لە گەورەکانی بیستووە. ئەم نەوەیە چاوترسێن نەبووە و وەحشەت زەدە نییە. جگەلەوەش کۆمەلگای ئێران لە ڕووی هێزی ئینسانیەوە بۆتە وڵاتێکی گەلێک گەورەتر. چینیکرێکار لە بەشگەلێکی وەکو پیشەسازی نەوت و پێترۆشیمی و معدەن و خزمەتگوزاری شاری دەورێکی چارەنووسسازیان لە دیاریکردنی داهاتووی سیاسی ئێراندا بەدەستێنەوە. ژمارەی خوێندکاران لە زانکۆکان و دانشگاکان بە چەند قات زیادیان کردووە. ژنان لە ژێر باری ئەو سوکایەتەی کە 47 ساڵە ڕژیمی ئیسلامی پێیان دەکات پشتیان ڕاست کردوێتەوە وەکو بورکانێک لە بەردەم هەڵچووندا. بەڵام ئەمە تەنیا کۆمەلگای ئێران لە خوارەوە نییە کەەوەها زەرفیەتگەلێکی خەباتکارانە تیایدا لە سەریەک کۆبوونەتەوە، بەڵکو و بارودۆخی ڕژیم لە سەرەوەش گەلێک شپرزەیە. لەگەڵ دوورخستنەوەی ڕەفۆرمخوازەکان لە دەسەڵات بەشێکی بەرین لە دەستگای کۆماری ئیسلامی هەڵوەری. دوای ئەوەش ناکۆکیەکانی ناوخۆی ڕژیم سەر لە نوێ و لە شێوازی تازەدا سەریان هەڵدایەوە. کێشەکانی ناوخۆ بازنەی خاوەندە سەڵاتەکانی لە کۆماری ئیسلامیدا بەردەوام بەرتەسکتر کردوێتەوە. ئاستی سەرەوەی دەستگای ئیداری ئەو ڕژیمە بێکیفایەت و گەندەڵا ئەندامانی ئەم دەستگایە فرسەتەڵەب و ڕشوەتخۆر جێگا و شوێنی خۆیان ناسەخامگیر دەبینن و هەر کەسەیان لە فکری دۆزینەوەی ڕێگانەجاتی تاکی خۆیدایە. سەرجەم ڕژیم لەگەڵ قەیرانگەلێکی ئاڵۆزی چەند لایەنە، لەگەڵ بە تاقکەوتنەوەیەکی زۆری نێودەوڵەتی، لەگەڵ سزای ئابووری بەربڵاوتر، لەگەڵ مایە پووز دەرچوونی حزوری لە دەرەوەی سنوورەکان، لەگەڵ هەموو ئەوانە بەرەوڕوە. ئەم ڕاستیانە هیچ کامیان لە بەرچاوی جەماوەری خەڵک شاراوە نین. ئەوە ڕاستە کە ڕژیم لە ڕۆی ژمارەی هێزەکانی ڕێکخراو و زیندان و لە ڕۆی کەرەسەی سەرکوت و شتی دیکەی لەم چەشنە هێشتا بەهێز و توانای سەرکوتکردنی هەیە. بەڵام لە هاوسەنگی واقعی هێزە لە بەرامبەر بە جەماوەر ناچارە بە پارێزەوە هەنگا هەڵ بگرێت. ئەم لێکدانەوەیە کە سیاسەتی سەرکوت و تونند و تیژی نواندن لەلایەن ڕژیمەوە لەو دەورەیەدا سیاسەتێکی محکوم بە تێکشکانە بۆ چوونێکی لە جێگای خۆیەتی. بەڵام ئەمە
حکمێکی بڕاوە نییە کە سربەخۆ لە ئیرادەی ئینسانەکان بەکردەوە دەربێت. ئەم تێکشکانە دەکرێ و دەبێ تەدارک ببینجێت. جیاوازبوونی بارودۆخی ئێستا لە چاو دەورەی ڕابردوو بە واتای دەستدانەکردەوەی بیر لێ نەکرا و نەگونجاو کە کاتی نەهات بێت و یان کاتی بەسەر چوو بێت نییە. خۆڕاگری خەڵک دەتوانێت ماشینی سەرکوتی ڕژیم ئیفلیج و زەوی گیر بکات. لە ئێران و لە دەورەی ئێستا دامانگرتنی یەک لە دوای یەک لە ئاستی مەحەلی لە کارخانە و کارگا و ئیدارە و ناوەندەکانی فێرکردن و لە هەموو شوێنەکانی کەسب و کار و سەرنجامیش مانگرتنی ئیفلەچکەری سەرتاسەری ڕۆژی یەکلایکردنەوەی کاری ئەو ڕژیمە نزیک دەکاتەوە. ئەم شێوەیە لە مقاومەت و خۆڕاگری لە کۆمەلگای ئێراندا گەلێک ئەزمموی بە نرخی لە پشتە. لە ڕەوتی ئەم مانگرتنەدا کرێکاران و خەڵکی زەحمەت ببورن خەڵکی زەحمەتکێش یەکگرتوو وە ڕێکخراوتر و لە ئاکامدا بەهێزتر دەبن. ئەم شکڵە لە ناڕەزایەتی دەربڕین، ئەم شکڵە لە خۆڕاگری و مقاومەتە بەرامبەر بە کۆماری ئیسلامی وردە وردە یەکەی خەڵکی ناڕازی کۆمەلگا کۆ دەکاتەوە و هاوسەنگی هێز لەسەر شەقامەکانیش بە زەرەری ڕژیم دەگۆڕدێت. دەستگای سەرکوتگەری ڕژیم لە کار دەخات و سەرنجام چارەنووسی ئەم ڕژیمە لە ڕاپەڕینێکی ژێر و ژوورکەردا یەکلایی دەکات. فەرمونون ناوبڕێک ببینن بە بابەتێکی تر دەربارەی کۆمەلگای ئێران دێمەوە خزمەتە.